سەیران. تارا، ئێمە لە نەورۆزدا لەگەڵ ماڵی پورم چوین بۆ سەیران. زۆر گەڕاین، شوێنێکی پاک و خاوینمان دەست نەکەوت. هەموو ژێردارەکان و کەناری ڕووبارەکەش پڕ بوون لە پاشماوەی فرێدراو. بۆیە هەمومان بڕیارماندا ژێردارێکی گەورە لە پاشماوە بەجێماوەکان پاک بکەینەوە. دایکم بە وردی دەستی بە پاکردنەوە کرد، ئێمەش هەمومان هاوکاریمان کرد. زۆرمان پێناخۆش بوو لە ژێردارەکاندا ئاگریان کردبووەوە و لقو و چڵەکانیان شکاند بوو. بۆ ئەوەی ئەم کارە دووبارە نەبێتەوە، باوکم لەسەر پارچە کارتۆنێک بە گەورەی و خەتێکی جوان نووسی. ئەرکی سەرشانی هەمومانە نیشتمانی خۆمان خۆش بووێت و ژینگەکەی بپارێزین. پاشان بەڵقێکی دارەکەدا هەڵی واسی. ئێمە بۆ سەیران زۆر کەم قاپ و کەوچکی پلاستیکمان بەکاردەهێنا، چونکە دەمانزانی کە خاک پیس دەکەن. خاکی پیسیش بەروبوومەکەی ژەهراویە و زیان بە تەندروستی مرۆڤ دەگەیەنێت. کەژێ، خۆشترین شت بەلای منەوە سیرکردنی خاڵخاڵۆکە و پەپولەی باڵنەخشین و گوێگرتن لە دەنگی باڵندەکان و خوڕۆ و هاژەی ئاوی ڕووبارەکە بوو. پێشگەڕانەوەمان دەستمان بە کۆکردەوەی پاشماوەکان کردو لە جێگای تایبەتی دیاری کراودا داماننا، بۆ ئەوەی کارگوزارانی شارەوانی بە ئاسانی هەڵیان بگرنەوە. دڵنیام دوای ئێمە هەر کەسێک بێتە شوێنەکەمان زۆر ئاسوودە دەبێت و دەستخۆشیمان لێ دەکات.